بەناوی خی بەخشندەی میهرەبان. سەلام عەلیکم دکتۆرە بەڕێزەکان، کارمەندانی خۆشەویستی میهرەبانی، خۆشحاڵین لە خزمەت ئێوەی بەڕێزدا. سوپاس بۆ کاک دکتۆر دلێر. بەڕێزان، لەو ماوە کورتەی کە من ئاماژەی پێ دەدەم، مەبەستمە قسەیەک بکەم کە پاڵپشتی قسەکانی کاک دکتۆر. طبعاً یەکێک لە نیشانەکانی سەرکەوتنی مرۆڤ، ئەگەر مەسەلەن بیخوێنەوە مرۆڤ بە سەرکەوتوەکان تامان زۆر شتی لەسەرە، یعنی زۆر سیفات و زۆر مەهارە و کارامە پێویستە بۆ ئینسانی سەرکەوتوو. یەکێک لەو شتانێک کە ئینسان سەرکەوتوودا لە ژیاندا ئەوش بریتێ لە سووربوون لەسەر ئامانجەکانن، سووربوون و بەردەوامبوون لەسەر و ئامانجەی کە دادناوە. بەشێکی زۆری مرۆڤەکان بەڕێزان ماوەیەکی زۆر کەمیان ماوە، یعنی شتێکی زۆر کەمیان ماوە بگەن بە سەرکەوتن، بگەن بە ئامانجەکەی کە دایانناوە، بەڵام پێش گەیشتن پەشیمان دەبنەوە، واز دێنن و ئەو ئامانجەگەنە زۆر جار نایەتە دی. دەتوانین لێرەوە بڵێن ئەم پرۆژەی میهرەبانی کە من دەتوانم بڵێم ئەمە نەخۆشخانەیە، پرۆژە یعنی گەورەترە لە نەخۆشخانە، ئەوەیە کە سەرکەوتنەکەی بۆ ئەگە سیر بکەن سووربوون و بەردەوامبوونی بەڕێز کاک دکتۆر دلێر بووە و ئێستا زۆر لەوە ئامانجەکە گەورەترە و گەیشتن بەو ئامانجە ئێستا ئامانج و ڕوویای گەورەتر هەیە پێی بگەیت. خۆشەویستان، لە میهرەبانی سێ استراتیژی داهاتووە کە کاری لەسەر دەکەین، پێم خۆشە لێرە بیزانن. خاڵی یەکەم ئەوەیە کە میهرەبانی هەنگاوەکانی دەستپێکردنی موئەسسە و دامەزراوی دەستپێ کردووە و بەشێکی چۆتە ناوی. واتە یەکێک لە ئیشەکانی میهرەبان کە کاری لەسەر دەکە کە ئەوەیە ئەبێتە سیستەم، ئەبێتە موئەسسە. یعنی ئەگەر کەسەکانیش گۆڕانکاریان بەسەرداهات، سیستەم و موئەسسە دەڕوە. خۆی سیستەم بریتێ لە چێ؟ بریتێ لەوەی کە تۆ کارەکان بڕوە نەزانی چێ بەرپرسە و چێ دێ، بەهۆی بە سیستەماتیک بڕۆ. بۆیە بە ئاراستەی بەرەو سیستەم و موئەسسی بوون دەستمان پێ کردووە. بۆیە ئەو هەنگاوانەی کە داین بەڕێزان زۆر جار یعنی کەم تا زۆر تەقەبول ناکرێت، چونکە لە وڵاتی ئێمە شتێک نییە بە ناوی سیستەم، بۆیە تەقەبول ناکرێت. بەڵام میهرەبانی دیسان دەبێتە پێشەنگ لەم بوارە کە هەنگاوی بە سیستەمبوونی دەست پێ کردووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕێزان، مەوزوعی زانستی بوون و کواڵێتی لە ئەنجامدانی کارەکاندا. مەوزوعی زانستی بوون کە هەنگاوی باشندراوە بۆ ئەم بەبەستە، لیژنەی تایبەت دروست کراوە و هەروەها لە ڕووی ڕقابە و چاودێریەوە لیژنەیەکی پرۆفیشناڵ هەیە بۆ کارمەندان و لیژنەی پرۆفیشناڵی تایبەتی زانستی پزیشکی هەیە و هەموو هەنگاوەکانی کە هەر شتێک لە بواری پزیشکی چ لە ڕووی ئاستی نێو دەوڵەتی و چ لە ئاستی نێو خۆیی کە وەزارەتی سەحا مەطلوبە لێی، میهرەبانی لەسەر ئەو هەنگاوانە دەڕوە و بەرنامە و پرۆگرامی تایبەتی خۆی هەیە کە ئاستێکی بەرزی زانستی پێشکەش بکەن. بۆیە لەم ڕوانگەوە دڵنیایی دەدەین کە هەنگاوەکانی بە زانستی بوون و بوونی کواڵێتێکی بەرز لە ئەنجامدانی کارەکان بە تایبەتی کارە پزیشکی و تەندروستیەکان یەکێکتری لە هەنگاوەکانە. خاڵێکی سێم ئەویش کارکردنە لەسەر کەمکردنەوەی مەترسیەکان و ئەو مخاترانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە لەبەرەوە کەسی تایبەت و بەرنامەی ورد هەیە بۆ ئەنجامدانی ئەم کارەش کە ئێمە ئەم مەترسیانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە پلانمان بۆی هەبێەوە چارەسەری بکەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.